ناوبانگ کۆمەڵە شتێکی زۆر بە خاوەنەکانی دەبەخشێت کە لەوانەیە زۆرێک لە خەڵکی خەون بەو شتانەوە ببینن، وەکو دەسەڵاتداری و بەدەستهێنانی خۆشەویستی لە نێو خەڵکدا و هەروەها بەدەستهێنانی ئەو پارەی کە دەتوانێت ژیانی مرۆڤە بە ناوبانگەکان بگۆڕێت و دەتوانین تێبینی ئەو گۆڕانکاریە بکەین لە تەماشاکردنی خان و هەروەها جلوبەرگ و ئۆتۆمبیلی کەسە ناودارەکان پێش بەناوبانگ بوون و دوای بەناوبانگ بوون و هەروەها یاری تۆپی پێ یەکێکە لە گرنگترین ئەو یاریانەی کە دەتوانێت ئەو تایبەتمەندیان و شتی زیاتریش بە یاریزانەکانی ببەخشێت. بۆیە منیش لەم ڤیددیۆیەدا پێتانی نیشان دەدەم کە خانووی ئەستێرەکانی تۆپی پێ چۆن گۆڕانکاری لێ بەسەر هات پێش بەناوبانگبوونی خاوەنەکانی و هەروەها دوای بەناوبانگبوونی خاوەنەکانیان.
خانووی کەم یاریزانت بەلاوە جوان بوو ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و ئەگەر ئەتانەوێت بابەتی زیاتریش لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیش سبسکرایبەکەشی ئۆن بکەن و ئەگەر هەر ڕاو پێشنیارێکشتان بۆمان هەیە ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.